شعبنا العظيم وأمتنا المجيدة وعاش المجاهد. ئەدوای حەڤە ساڵ لە سێدارەدانی نهێنی لێخۆشبوونی لە ئەمریکیەکانەوە ئاشکرا بێت. ئەمریکیەکان لە بەرامبەر لێخۆشبوون و ئازادکردنی چ مەرجێکیان بۆ دانابوو؟ بۆچی سەدام بە مەرجی ئەمریکیەکان ڕازی نەبوو؟ پارێزەرەکەی لەوبارەیەوە چیەڵێت؟ سەدام حوسێن بە لە سێدارەدانی ژیان و سەرگوزەشتەکانی بوونەتە جێی سەرنجی میدیا و ڕاگەیاندنەکان و خەڵک دەیەوێت ئاشنای نهێنیەکانی بێت. لەم راپۆرتەدا چەند نهێنیەکی ناو زیندانی لە زاری پارێزەرەکەیەوە باسەکەین. اسمع أنت متهم. پارێزەر خلی دلێمی سەرۆکی پێشووی دەستەی بەرگری تایبەت لە سەدام حوسێن سەرۆکی پێشووی عێراق لە بەرنامەیەکی تایبەتی کەناڵی عەرەبی دەڵێت کاتێک سەدام حوسێن لە زیندان بوو ئەمریکیەکان پێشنیازیان بۆ کرد کەسێک لە بریخۆی بۆ پۆستی جێگری سەرکۆمار لە عێراقی نوێدا دیاری بکات، بەڵام هیچ دەسەڵاتیشی ئەوتۆی نەبێت. لە بەرامبەردا ئەوانش لێی خۆشەبن و ئازادیەکەن. پارێزەرەکەی پێشووی سەدام حوسێن ئەڵێت ئەمریکیەکان پێیان وابوو سەدام بەهۆی ئەوەی چەندین ساڵ دەسەڵاتی عێراقی بەدەستەوە بووە و دۆست و لایەنگریشی زۆری هەیە بە تایبەتی لە ناوچە عەشایرەکانی پارێزگای ئەنبار و سەلاحەدین و دیالە و نینەوا و چەندین شوێنی تری عێراق بە تایبەتیش لە نێو چەک بەدەست و هۆزەکاندا بێگومان هەر سەدامی دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەو شەڕکەرانەی لە فەلوجە دژی ئەمریکیەکان دەجەنگان. لە دوای ساڵی 2003 و دۆخەکە هێور بکاتەوە و شەڕەکەش ڕابگرێ. بەوەش ئەمریکیەکان وەک مەرجێک داوایان لە سەدام حوسێن کرد و پێیان وتووە کاریگەری و دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێت بۆ ڕاگرتنی شەڕی فەلوجە کە ئەمریکیەکان زیانی گەورەی مادی و جیانیان لێکەوت. بێگومان ئەگەر ئەو کارشی سەرکەوتوو بوو ئەوە ئازادیەکەن و دەست بەجێ ژەبێت عێراق بەجێ بێڵێ، بەڵام سەدام حوسێن ئەو داوای ئەمریکیەکانی ڕەت کردوتەوە. پارێزەر خلی دلێمی باز لەوەشەکات کاتێک یەکەم جار سەدام حوسێنی لە زیندان بینی وەک پارێزەری تایبەتی کەیسەکەی گومانی هەبووە و کەسە سەدام بێت، بەڵکو پێی وا بۆ شەبیهەکەیەتی. دلێمیەڵێت لەو ساتەدا گومانەکان زۆر زیاتر بوون بۆ قسانی لە پێشووداکرا، گویا سەدام حوسێن زیاتر لە 40 لێکچوو هەیە و خۆی دروستی کردوون بۆ ئەوەی لە ئەرکەنهێنی و زۆر تایبەتە سەربازیەکاندا بەکاریان بێنێ. دلێمی دوجارەڵێت بەڵام کە دانیشتم لە سەدام حوسێن و دەستمان بە قسەکردن کرد دڵنیا بوومەوە کە سەدام خۆیەتی نەک لێکچۆکانی. اسمع أنت متهم.